دووبارە سڵاوتان لێوێ خۆم بە خۆشحاڵ دەزانم بتوانم لەو وێبینارە چەند شتێکی جوانتان پێشکەش بکەم لەسەر بابەتێکی گرنگ بەناوی پیسبوونی بینین کە یەکێکە لەو بابەتانەی کە لە دەرموزانی ژینگەی دەخوێندرێ. بۆش ئەو بابەتام هەڵبژار چونکە یەکێکە لەو بابەتانەی کەوا کامتر یعنی باز دەکرێت لە چ لە زانکۆکان، چ لە گۆڤارەکان، چ لە ڕۆژنامە، چ لە تەلەڤیزۆنەکان زۆر کەمتر باز دەکرێت لە کاتێکدا زۆر کاریگەریەکی بەرچاوی هەیە و بەردەوام یعنی ئێمە ڕۆژانە دووچاری ئەو پیسبوونە دەبین. جا وەکو سەرەتا دەبێ بزانین یعنی مەبەستمان چییە لە پیسبوونی بینین چونکە قسەی هەڵدەگرانی دیارەکە دەڵێن پیسبوونی بینین بە مانای پیسبوونی چاو نایە وەک هەندێک وای لێ تێدەگەن، بەڵکو تەنها مەبەستەکە پیسبوونێکی دەرونیە، بەڵام چونکە چاو وێنەکان نەقڵ دەکاتن و بۆ مێشک و مێشک لێکدانەوەی بۆ دەکاتن، دوجار هەستێکمان پێ دەبەخشی کە هەستێکی ناخۆشە، بۆیە دەڵێن پیسبوونی بینن چونکە ئەو وێنە ناشیرنانە باڵێن ئەو وێنە نالەبارانە لە ڕێگای چاوە ناقڵ دەبین، بۆیە پێی دەڵێن پیسبوون بە یاخود پیسبوونی بینین. جا بە کورتی ئەگەر بمانێ پیسبوونی بینی بناسین یاخود پێناسەیەکی کورتی بکەین دەتوانین بڵێن مەبەست لە پیسبوونی بینین دیارە پەیدابوونی هەموو ئەو دیمەن و ڕەنگ و وێنە نالەبار و شێواوانەیە کە لە ژینگەی دەوروبەری هەر یەکێک لە ئێمەدا هەیە. ڕۆژانە دەبینین تەمەشای دەکەین و ئەو تەمەشاکردنەوەمان لێ دەکاتن کەوا پێی بێزار بین و پێی بێتاقەت و وەڕاز بین و ناشتوانین ینی لەو دیمەنانە چێژ وەربگرین و ینی بتوانین زەوقێکمان پێ بەخشێ یاخود چێژێکمان پێ بەخشێ لە سیرکردنیان، بەڵکو بە پێچەوانەوە ئەو وێنانە کە لە ڕێگای چاوە نەقڵ دەبن ڕۆژانە ینی هەستێکی زۆر ناخۆشمان پێ دەبەخشن. هەروە توانین بڵێن بەواتایەکی دیکە بریتە لەو دیمەن و ڕەنگ و وێنانەی کە هیچ جوانی و زەوق و چێژێکی هونەریان تێدا نییە، هەروەها مرۆڤ حەز لە تەمەشاکردن و سیرکردنیان ناکات. جا ئەو شتانەش لە ژینگەی ئێمە بە تایبەتی تریش لە ژینگەی شارەکان زۆر زۆرە، یعنی ئەو دیمەن و وێنە و ڕەنگانەی کەوا ڕۆژانە بەرچاومان دەکرێت ئێمە پێی وەڕەز و بێتاقەت دەبین. لە کاتێکدا خوای گەورە ئەو ژینگەی بۆ سازاندوینە دروست کردووە، هەر شتێکی دروست کرد بۆ ئەوەی ئێمە لە سیرکردنی هەم چێژ وەربگرین و هەم سوود و هەم حکمت وەربگرین. وەکو پێناسەم کرد ینی پیسبوونی بینین چێ گوتمان هەموو ئەو دیمەن و وێنانەی کەوا لە ژینگەی خۆماندا دەیبینین و باڵێن هەستێکی ناخۆشمان پێ دەبەخشێ. جا لێرە هەندێک نمونەم بۆ هەڵبژاردوون کە ئێمە لە شارەکاندا ڕۆژانە بەرچاومان دەکەوێت لەو نمونانەی پیسبوونی بینی یان با بزانین پیسبوونی بینی کامە وێنانەن یان کام نمونانە کەوا دەکاتنکەوە پیسبوونی بینین کە لە ڕاستیدا مەبەستمان پیسبوونی دەرونیمانە، بەڵام چونکە وێنەکان وەکو باسم کە لە ڕێگای چاوە نەقڵن بۆیە ناویلێنراوە پیسبوونی بینی. یەکێک لەو وێنانە ئەگەر لەسەر شاشە لای ئێوە دەرکەوت بێ تەماشا دەکەی چەند بینایەک دروست کراون، تەبەن ئەو بینایانە بە شێوەیەکی زۆر با بڵێن هەندەسی و زۆر خەرجێکی زۆری لێ بەکار هێنراوە و زۆر کاری با بڵێن هەندەسی تێدا کراوە، بەڵام تەماشا دەکەی لە ڕووی هونەری چێژ و با بڵێن حسابی سایکۆلۆجیەتی بەشەر زۆر نەکراوە، یعنی وێنەیەکن تەنها بایەق بە جیاوازی دراوە، هەر ئەوەندەیە کە جیاوازی ئەگەنە لە ڕووی چێژی باڵێن دەرونی تێدا نییە، چێژی هونەری تێدا نییە لە سەرکردنیاندا. بە پێچەوانەوە ڕەنگە ئەو بینایە ئێستا سەری دەکەی زۆرە کەسیش لێ بنیشێتن کە ئێستا بکەوێت، بەڵام ئەندازیاری دروستکار تەنها بایەخی بۆی داوەکەوە بینایەکەی جیاواز بێت، زۆر بایەخی بۆی نەداوە مەسەڵەن شتێک بێ زەوقی تێدا بێ، شتێک بێ چێژی دەرونی تێدا بێتن لە سیرکردنیان. ئەوە یەکێک لە وێنەکان کە ڕۆژانە ڕەنگە لە زۆرێک لە وڵاتان تەنانەت لە وڵاتە پێشکەوتوەکانیش زۆرتر ئەو جۆرە بینە ئەو جۆرە دیزاینانە بەرچاومان دەکەێت. ئەوە یەکێک لە نمونەکان کەوا پیسبوونی بینین دروست دەکات. وێنەیەکی دیکە
بوونی با بڵێن تەنەکەی خۆڵ و خاشاک و زبڵ کە بەڕاستی لە زۆربەی گەڕەک و لە زۆربەی کۆڵانەکاندا بەدی دەکرێن خودی بینینی تەنەکەکان بەو شێوە ناڕێک و پێچی تەنانەت ئەگە زبڵیشی تێدا نەبێ یعنی زۆرێک لە با بڵێن پیسبوونی بینین دروست دەکاتن بە تایبەتیش من باسی کەسێک دەکەم کەوا با بڵێن سوو شتێکی مرۆیی جوانی هەبێ حەزی لە شتی جوان بێ گەنا ڕەنگە کەسانێک بن بەلایەن زۆر زۆر ئاسایی بێت ئەمەشاش هیچ بەدەشێنەوە گرنگ نەبێتەوە هیچ هەستێکی نەرێنیشیان پێ نەبەخشێەوە هیچ پێشی بێتاقەت و وەڕەز نەبێت بەڵام من باسی کەسانێک دەکەمکەوە دەرونێکی پاچیان هەیە حەزیان لە بینیشتی جوانە بەو زۆرە دیمەنانە بێتاقەت دەبن نمونەیەکی دیکە لە شارەکان دەبینرێ بەرچاومان دەکەوێ زۆرێک لە ئەستون یاخود عمودی گەورە دەبینین کە بۆ ڕووناکەرەوەی شەقامەکان دروست کراون و دەکرێت خەرجی زۆریشیان لێ بەکارهێنرابێتن و تەکلیفی زۆریش کردبێ بەڵام لە بینین و سیرکردنیان هیچ چێژێکی هونەری تێدا نییە و هیچ با بڵێن سەلیقەیەکی تێدا بەدی ناکرێت ڕەنگە دەستەخانەی ئەوەی کەوا پیسبوونی بینین دروست بکە هەروەها سەبارەت بە بەکارهێنانی ڕنگ و بۆیاغی با بڵێن نەشیا و بۆ دیوار و بۆ واجیها بە تایبەت بۆ خانوو یاخود بۆ خانی ماڵ بێ یاخود بینایی هەر شوێنێک بێ دەبینین هەندێک جار ڕەنگەکان بە زۆرێک تێکەڵ و پێکەڵ دەکرێن کەوا هیچ چێژێکمان پێ نابەخشن بەڵکو زۆر پێچەوانەوە ینی پێی بێتاقەت و بێزار دەبین لە سیرکردنیان ڕەنگە ئەو زۆرە دیمەنێکی ئێستا لێرە دامنایە ڕەنگە بۆ ڕەوزە یان حەزانەیەک تا حەدێکانی ماقولێتی تێدا بێ چونکە منداڵ بە سروشتی خۆی حەزی لە ڕەنگە زەقەکانەوە پێی دەخڕۆشێ و زیاتر کەیفی بۆ ڕەنگانە دێ بەڵام بۆ بیناگشتەکان و بۆ ماڵ و بۆ شقەی با بڵێن نیشتە جێبوون و ئەو بابەتانە ڕەنگە تێکەڵکردنی ئەو هەموو ڕەنگە بەسەریەکەوە هیچ چێژێکی دەرونیمان پێ نەبەخشێ بە پێچەوانەوە ڕەنگە هەستێکی ناخۆشمان بدات نمونەی دیکە سەبارەت بە ئەو نمونانەی کەوا پیسبوونی بینین دروست دەکەن ئەویش مەسەلەی هەڵواسینی ئامێرەکانی فێنکەرەوەی وەکو موبەڕێدە و سپلیت و کۆندیشنەر و کە دەبینین بەقەت دیواری بیناکان و شوقەکان هەڵدەواسرێن زۆر بە شێوەیەکی ناڕێک و پێک و هەموو بەسەریەکەوە تێک ئاڵۆسکاون و با بڵێ تێک پرژاون دیسان بە هەمان شێوانی دیمەنێکی ناڕێک و پێچیان دروست کردووە و لە سیرکردنی ئەو زۆرە دیمەنانە مرۆڤ دەتوانین بڵێن پیسبوونی بینین دروست دەبوو هەمووشمان پێم وایە ئەو زۆرە دیمەنانەمان بینیوە بە تایبەتیش لە شوقە سەکەنیەکان شوێنی نیشتە جێبوون یان شوێنە قەڵەباڵغەکان بە دانیشتوان زۆرێک لە دیمەنانە بەرچاو دەکەوێت کەوا زۆر شت لە دەرەوە هەڵدەواسن بەسەریەکەوە ئەوش دیمەنێکی ناڕێک و پێکەوە پیسبوونی بینین دروست دەکات یاخود نمونەیەکی دیکە سەبارەت بە نیشتە جێبوون یاخود هەڵکەوتنی خانوبەرەی نیشتە جێبوون لە نزیک گۆڕستانەکان بەردەوام تۆ ئەگەر خانووەکەت بێت و نزیک بێ لەو شوێنە بەردەوام سەیری قەبر و سەیری ناشتنی خەڵک و سەیری شین و ئاوای لای خەڵک بکە دیسان بە هەمان شێوە ئەو دیمەنانە دیمەنی با بڵێن ئازاربەخشن و هیچ ینی بە پێچەوانەیەوەی کە هەستێکی خۆشمان بدات هەستێکی ناخۆشمان پێ دەبەخشێ وا پێم وایە دەستە خانەی پیسبوونی بینین بە هەمان شێوە چونکە نە ساتێکە و 2 ساتە ینی بەردەوام تۆ ئەو زۆرە دیمەنانە ببینی و زۆرێک لە خەمناچیت پێوە دیار دەبێت هەگەر هاتو لەو شوێنانە بژی و بەردەوام ئەو زۆرە دیمانانە ببین یاخود لەو شوێنە کار بکەی و یان ڕێگاوبانت بەسەر ئەو زۆرە جێگایان نەبی ببینینی ئەو زۆرە دیمانانە تۆزێک بێتاقەت دەبی و هەروەها دیمەنی دیکەمان هەیە کە پیسبوونی بینین دروست دەکات دیمەنی بینا و خانووی ڕووخاو لەنێو شار و با بڵێن لەنێو گەڕەکەکان
زۆر جار دەبینی بۆ ماوەی چەندەها ساڵ دەبینین لە چەند شوێنێک ینی خانوو ڕووخێنراو هەیە و ئێمە ڕۆژانە ئەگەر ڕێگامان با بڵێن بەو شوێنە دابێ بەردەوام دەبینین و سەیری دەکەین وە بۆ سەیرکردن بینینی تووشی بێزاری و بێتاقەتی دەبین چونکە خودی دیمەنەکە دیمەنێکی با بڵێن خۆشی هێن نییە بە بێچەوانەوە دیمەنێکی ناشیرن و ناڕێک و پێک و ناتەبایە. هەروە نمونەی دیکەمان هەیە سەبارەت بە هەڵواسینی تابلۆ و یاخود لافیتە و ڕێکلام کە لە ڕادەبە دەربا بڵێن ڕەنگی نەشیا و لێک شوێندا هەڵبواسرێ ینی کۆمەڵێک لافیتە یان کۆمەڵێک تابلۆ یان لەوحاتی یعلانی با بڵێن هەڵدەواسرێت لە شوێنێک هەمووی بەسەریەکەوە کە ئەوەش دیسان پیسبوونی بینین دروست دەکات چونکە لە سیرکردنی ڕەز و بێتاقەت دەبین و هەموو شتان ڕەنگە هات دڵنیامانی ئەگەر هەموو شتان زۆربەتان هاتینە شاراتوبای هەولێر شەقامی پزیشکانی هەولێر ئەو جۆرە دیمانانەتان بینی و ئەو هەموو تابلۆ تێک ئاڵۆزکاوانە بەسەریەکترن بە ئەنواعی جۆر و شێوە و شکلەوە بەبێ دیزاینی ڕێک و پێک دیسان پیسبوونی بینین دروست دەکات یاخود لە کاتی هەڵبژاردنەکان لە سەروبەندی هەڵبژاردنەکان زۆر جار دیمەنی پۆستەراتی زۆر دەبینین یاخود لەوحاتی زۆر دەبینین لە شەقامەکان هەڵدەواسرێن هەر یەکە و بە جۆرێک و بە ڕەنجێک و بە شکلێک و لە شوێنێک بێدەن ئەوەش دیسان پیسبوونی بینین دروست دەکات چونکە لە بینین و سیرکردنی تەماشاکردنی خۆشیمان لێ نایە بەڵکو ڕەزمان دەکەوت پێ و بێزار دەبین و هەروەها نمونەیەکی دیکەی لەو نمونانێکەوە ئێمە ڕۆژانە بەرچاومان دەکەوێت یاخود زۆر جار بەرچاومان دەکەوێت ئەوش مەسەلەی دیمەنی زەبڵخانەکان لە نێو بازاڕ و گەڕەکەکان بە تایبەتیش ئەگەر هات و بۆ ماوەی چەند ڕۆژێک بۆ نمونە کارگوزارەکان کە نێن زبڵەکە کۆنەکەن هەموو بەسەریەکەوە کۆ دەبێتەوە و ئەو دانیشتوانی ئەو شوێنەش کە دەوێتدا تێدەپەڕن هاتوو چۆ دەکەن تەماشای ئەو زبڵانە دەکەن و لە هەر سەیرکردنێکی دەبین پێی بێتاقەت و پێی وەڕز دەبن ئەوش دیسان پیسبوونی بینین دروست دەکات چونکە شتەکە تیکرا دەبێتەوە و ڕۆژانە ئەو دیمە ناشیرنە بەرچاوی دانیشتوانی ئەو شوێنە دەکەوێت و بە دڵنیاییش هەستێکی ناخۆشمان پێدەبەخشێت دەستەخانەی یەکێک لەو دیمانانەی کەەوە پیسبوونی بینین دروست دەکەن و هەروەها دیمەنی وایر و کێبڵی کارەبایی کە تێک ئاڵۆزکارن یاخود چ ئەوەی مۆلی دەبێت ئەوەی کارەبای ڕیسیون دەبینی وایرەکان فێرمەکان بە ناوێدا تێک چڕژاون تێک ئاڵۆزکاون و ئێستاژ ینی چەند زۆر با بڵێن کارەبا هەیە و چەند زۆر تەلەفۆن هەم بەسەریەکەوە تێک ئاڵۆز بووینە یعنی لە سیر ینی دەچی هەر گەڕەچەکە کۆڵانێک هەر شوێنێک لە کوردستان دەبین ئەو دیمەنانە زۆر دووبارە دەبیتەوە کە ئەو هەموو وایر و شتانە بەتایبەتیش ئەو شوێنانێکەوە دانیشتوانی زۆرە یان دوکان وشتی زۆرە هەر یەکە و چەند وایارێکی بۆ چەند مەبەستێک ڕاکێشاوە دەبینین دیسان بە هەمان شێوە ئەو دیمەنە دیمەنێکی بێزارکەرە و بێسهێن سەبارەت بە بینینی هەندێک ڕەفتاری ناشیرنی لە ژینگەی کۆمەڵایەتی ئەوەی ڕابردوو کە باسمان کرد زیاتر ئەو دیمەنانە بوون کە باوڵێن هەنە دەبوارە مادیەکەی کە بەرچاو دەکەون و دیمانی وەڕسکردن بەڵام دەبینین زۆر جار هەندێک جار ڕەفتاری مرۆڤەکانیش ئەو پیسبوونی بینینە دروست دەکەن یعنی بەتایبەتیش لە شارەکان بۆ منەکە تۆ دەبینی شوفێرێک زۆر بە شێوەیەکی ناشیرین ئۆتۆمبیل لێ دەخۆی یاخود ماتۆرسکی لێ دەخۆی بەبێ پابەندبوون بە هیچ بنەمایەکی ئەخلاقی بەبێ ڕەساوکردنی هەستی ئەوانی دیکە بەبێ حساب بۆ ئەوانی دیکەکردن دوور لە ڕوتان بێ شعورانە سیارە لێ دەخڕێ یان هەراسانکەرانە کە فولای لێ دەدە و هێرش دەکە و جوون دەکە و دەشێنەوە سەر سیارە و ماشینەکانی دیکە دەبینین بە هەمان شێوە ئەوش دەچێتە خانەی بینینی ئەو دیمەن و ڕەفتارە ناشیرنانی کەەوە بە جۆرێک لە جۆرەکان پیسبوون بینین دروست دەکەن چونکە لە سیرکردنیان دەروونمان تێک دەچێتەوە
پێی بێزار و بۆ ڕەز و بێتاقەت دەبێت. خۆی مەفروزە وەکو قسەیەکی باو هەیە دەڵێن سیاقەت بریتێ لە هونەر و زەوق و ئەخلاق. بەڵام تەمەشا دەکەی زۆرێک لەو شوفێرانە بەداخەوە نە هونەریان هاژوشتنەکەیان نە هونەری تێدایە نە زەوقی تێدایەوە نە ئەخلاقیش تێدایە بەداخەوە. یعنی هەرچی بنەما هەیە پێشێری دەکەن تەنها بۆ خۆشیێکی خۆی کە سەرکێشیەک دەکەیانەوە تا تۆزێک پەلەیتی دەیەوێت کارێک ئەنجام بداتن بەبێ ڕاستاوکردنی هەستی ئەوانی دیکە. و پێم وایە ئەوە ژێچێکە لەو ڕەفتارە ناشیرنیانەی کە لە ناو ژوندی کۆمەڵایەتی دەکرێت تایبەتیتریش لە ژوندی شارەکان لێچێکە لەو دیمەنانێکەوە ئازاربەخشە بەڕاستی. و هەروەها دیمەنێکی دیکەی ئازاربەخش کە پیسبوونی بینین دروست دەکات ئاویش فڕێدانی زەبر و پاشماوەی خواردن لەلایەن شوفێر یاخود لەلایەن ئەو سەرنشینانەی سواری ئۆتۆمۆبیل دەبن. زۆر جار یعنی دەبینین سیارە کە کەشمان دەڵێن ئێمە کە وەستاوین سێرجادە سیارە بەلاماندا تێدەپەڕی دەبینی زەبڵ یان قۆدی بیپسی یان قۆدی ئەو ئاوی تێدا خواردیتەوە یان ئەو پاشماوەی بسکیت و شتێکە خواردیتی سیارەی زۆر بەبێ باکانە زۆر بۆ حساب بۆ ئەوانی دیکە نەکردن فڕێ دەداتە سەر شەقامەکە کەنەهو ئەو شەقامە ئەو شارە زەبڵخانێ و بەکەی خۆی دەتوانێت پیسی بکە. ئەوە ژێکێکە لەو دیمانانێ بەڕاستی مرۆڤی دەروون پاک و با بڵێن خاوەن سروشت پاک پێی بێتاقەت دەبی بۆ جۆرە بینینە بۆیە دەکرێت دەستەخانەی دیمە نەشیاوەکان کە پیسبوونی بینین دروست دەکەن. هەروە دیمەنی سەیرانگاکان و شوێنە گەشتیاریەکانی ژێچێکە لەو دیمەنانە کە بەداخەوە زۆر جارە تۆ دەتەوێتی سەفرێکی خۆش بکەی گەشتێکی خۆش بکەی تۆزێک ئاسوودەی دەرونی بەدەستبێنی ڕوو دەکەی ئەو دەشت و دەرە بۆی لە قەڵەباڵغی شار نەجاتت بێ تەماشا دەکەی دەچیە سەیرانگا دەبینی ئەو دیمەنانە دەبینی کە ئێستا لەو وێنەیەدا نیشانمدایە پڕ لە زەبڵ پڕ لە پاشماوە پڕ لە شتی تێکشکا و شوشەی شکا یعنی هەموو بەسەرێکدا کەوتووە بەڕاستی لە سیرکردنیان یعنی چێژی سەفر و گەشتەکەت لەدەست دەدەیت. یعنی تۆ هاتووی ئاسوودەیەکی دەرونی بەدەستبێنی تۆزێک هاتووی ڕاحەت بیانی لەڕووی دەرونیا لە سیرکردن و بینینی ئەو دیمەنە بەڕاستی زۆر بێتاقەت دەبێ ڕەنگە پێم وایە گەشتەکەت ناخۆش دەکەن. ئەوە بەنسبەت پیسبوونی بینین ئەگەر کەسێک پرسیاری هەیە چکە تەوەرێکی دیکەم هەیەش پیسبوون بە ڕووناچیە ئەگەر تا ئێرە کەسێک بۆ چوونێک یان سەرنجێک مداخەلەیەکی هەیە دەتوانم جێتان لێ بگرم ئەگەر نادەسمە سەر تەوەری دوم کە پیسبوون بە ڕووناچیە. هاوڕێیان ئەگەر پرسیارتان هەیە ئامادەیەکم پێ بدەنێت. هەڵێ مامۆستا دیارە کەس دیاری نییە دەتوانی بەردام بڵام. باش تەوەری دومی ئەوێ بینارەکەمان بریتێ لە پیسبوون بە ڕووناچی دیارە کە ئەو دوو بابەتە جیاوازیان هەیە لە پیسبوونی بینین و پیسبوون بە ڕووناچی دیار جیاوازیان هەیە بۆیش دەڵێن تەوەری جیاوازن بەڵام چونکە دوو کێشەی سەردەمین و با بڵێن لەو سەدەنوێیی پەیدابووینە بە تایبەتیش لەناو شارەکان و بە تایبەتیش لەو پێشکەوتنی بۆ دوایی کە ڕوویدا لە بواری با بڵێن تەکنەلۆژیا کە مرۆڤ پێشکەوت لەگەڵ هەڵ پێشکەوتنێک یعنی کە چەندەها ئامێری جۆراجۆر دادەهێنرێت تەوان هەموو ئەو ئامێرانە بۆ ئاسانکاری و بۆ خزمەتی مرۆڤایەتی دروست دەکرێت بەڵام زۆر جار ئینسانەکان بەهۆی خراپ بەکارهێنانیان بەهۆی ئاڵوودەبوونیان بەو ئامێرانە ئامێرە سمارتەکان و ڕستمان تابلێت و تەلەفۆن و بابەتانە دەبینین کێشەیەکی گەورە دەخڵقێنە کە یەکێک لە هۆکارەکان با بڵێن ئەو تەکنەلۆژیایە وە لەو سەدەنوێش بەڕاستی جیرۆدەی ئەو کێشەیە بوونەکە ئەویش مەسەلەی پیسبوون بە ڕووناچی مەبەستیشمان لە پیسبوون بە ڕووناچی ئەو هەموو با بڵێن چراخان و گلۆپ و ڕووناچی بەخشە بەردەوام زۆرانەی لە شار و شارۆچکەکان
و هەتا درەنگانێکی شەو با بڵێن لە نێو ماڵەکانی خۆمان بەدی دەکرێت واتە بەمانایەکی دیکە دادەنیشین و ناخەوین لە کاتێکدا شەو خودای گەورە داینەوە بۆ خەوتن و بۆ پشودان و بۆ ئیسراحەتکردن بۆ ئەوی لە ڕۆژدا ئەکتیڤبی چاڵاک بی بتوانی ڕەنج بدەیت بتوانی کار بکەی بتوانی ئەو کارەی لەسەرتەوە ئەرکی لەسەرتە ڕایپەڕێنی بەڵام بەداخەوە ینی یەکێک لە هۆکارەکان ئەو تەکنەلۆژیایە وای کردووە خەڵک دابنیشێت تا درەنگانی شەو نەخەوێت و ئەوەش پیسبوون پێی دەگوترێت پیسبوون بە ڕووناچی چونکە مەفروزە ئینسان لە تاریکیدا بخەوێ مەفروزە پشوو بدەی سەرعات بکە و هۆرمۆنی میلاتۆنین بڕژێ بۆی خەومان باتەوە و بخەوێن خەوێکی تەندروست و ئاراممان لێ بکەوێت کە دادەنیشینە تا بەرەبەیان و تا نزیک ساعت 3 و 4 و ئەوانە شەو دەکەین بە ڕۆژ و ڕۆژ دەکەین بە شەو ئەو بەڕاستی پیسبوون بە ڕووناچی دروست دەبێت و ئەنجامی ئەو پیسبوون بە ڕووناچیەوە تا بەمانایەکی دیکە لە ئەنجامی ئەو دانیشتن و شەو نەخۆنیکردنە لە شەودا و هەرەخەوتنە چەندەها کێشەی گەورە دووچاری تەندروستیمان و دوزار دووچاری لایانی دەرونیمان دەبێتن و زۆر بە کورتی شتەکانم کورت کردیتەوە کە هەندێک لەو زیانانەی کەوا پیسبوون بە ڕووناچی دروستی دەکە واتە کاتێک تۆ ناخەوی و تا درەنگانی شەو دادەنیشی تا ساعت 3 و 4 ئەوانە دادەنیشی بەڕاستی زۆر زیان لە تەندروستی خۆت دەدەی زۆر زیان لە لایانی دەرونی خۆت دەدەی وا دەکاتکەوە ڕووی چاڵاکی جەستەیەوە زۆر لە کورتی بدەی و نەتوانێت پێویست بەشی ڕۆژانە ڕابپەڕێن و لە دیارترین ئەو گرفتانەش لاسنکردنی زیندە فرمانەکانی ڕێخەری کاتژمێری بایۆلۆجی لەشە ئەمە دەزانین کاتژمێری بایۆلۆجی لەش تێک دەچێت بە دانیشتن تا درەنگانیشەوە تا کاتێک بەسمان لە سعاتی بایۆلۆجی ئەوە کە شەو دادێەوە نزیک دەبێتەوە شەو لە سعاتی 11 مەفروضە ئینسان بخەوێت بەڵام کە تۆ ناخەوێت ئەو سیستەمە تێک دەدەیت ئەو سیستەمە بایۆلۆجیە سعاتی بایۆلۆجیە تێک دەدەیت بۆیە دەبینین وا دەکاتن کە ئاستی هۆرمۆنی میلاتۆنین کەمتر بڕژێتە خوێن ئەو هۆرمۆنە ئیشی ئەوەیە وامان لێ بکاتن کەوا خەومان لێ بکەیت بەڵام کە تۆ دادەنیشی لەو کەشە ڕووناکە لەو شوێنە ڕووناکە دادەنیشی ئەو هۆرمۆنە ناڕێت چونکە ئەو هۆرمۆنە مەرجی ڕژانی ئەوەیە دەبێت لە شوێن کەشێکی تاریکت بەسەرداوێت و بچیە با بڵێن پێخەفە و بڕیاری مستم بدەیت ئەو جەو هۆرمۆنە دەڕژێت بەڵام کە تۆ دادنیشی لە شوێنێکی چراخان ڕووناک ئەو هۆرمۆنە ناڕێت ئەو هۆرمۆنەش نەڕژە بەڕاستی خەوی ڕۆژ هیچ سوودێکت پێ ناگەین و هەروەها زیادبوونی دەردانی هۆرمۆنە سترێسەکان یعنی کە هۆرمۆنی میلاتۆنی ناڕژێ لە بەرامبەردا زیادبوونی دەردانی سترێسە هۆرمۆنەکان ڕوودەدا واتە سترێسمان زیاد دەبێ و قەلق دەبین نابینی خەڵکی ئێستا چەندە قەلەقا چەندە لە ڕاوچێدایە چەندە خەواڵ و بێتاقەتە و کارەکە یەکێکە لەو کە شەوان لە کاتی خۆی لە کاتی پێویست ناخەوێت وهەروەها زیادبوونی نەخۆشیەکانی دڵ و باڵێن دڵە لوولە کە تووشی دڵ دەبێت و ڕقبوونی خوێنبەرەکان و نەخۆشی شەکرا بەڕاستی ئەوانە هەمووی لە ئەنجامی پیسبوون بە ڕووناچی دروست دەبێت و هەروەها چرچبوونی پێست زوو پیربوون یعنی ئەوانە هەمووی بەهۆی پیسبوون بە ڕووناچی دروست دەبێت و لاوازبوونی کۆئەندامی بەرگری لەش یعنی مەنەعەمان زۆر زەعیف دەبێت بۆ تێکچوونی سیستەمی خەو ژیانکردنە بەڕاستی هەروە تێکچوونەکانی تەواوی پێست یعنی نابینی خەڵک ئێستا چەند بە ئاسانی تووشی نەخۆشی دەبێت چەند بە ئاسانی پێست تێک دەچی یەکێک لە هۆکاران ئەوەیە کە ڕاستی سیستەمی خەومان تێکداوەشەوەتەوە ڕۆژمان کردەشەوە هەروەها تێکچوونی باری دەرونی مەزاجی وەکو باسم کرد بۆ زیادبوونی دڵە ڕاوچێ و گرژی و خەمۆکی و تەواوی گرفتەکانی دیکەی پەیوەست بە فێربوون درکردن یعنی تۆ کە شەو بە جوانی ناخەوی ساعتی خۆ ساعت خۆت ناخەوی یان وەکو قوتابی یان وەکو کرێکار یان وەکو هەر مامۆستا کە دەچیتە با بڵێن شوێنی کارکردنەکەت
توانای فێربوونت کەم دەبێتەوە، توانای تێکردن زۆر کەم دەبێتەوە، بۆ چونکە نەتوانی وەختەوەکی باش بکەی، نەتوانی سوود لە خەڵکت دۆبگری. لە کاتێکی وان هەستووی یانی کە گرنگترین کات ئێمە دەزانین لە نێوانی 10 بۆ 2 کە لەو کاتەی ینی 10 شەو بۆ 2 شەو لەو کاتە زۆر گرینگە، ینی خانەکان نوێ دەبنەوە، خانەکانی نوێش خانەکانی باڵێن تەواوی ئەندامەکانی جەستا نوێ دەبنەوە. ئەگە ئەو نوێ بوونە ڕووی نەدا ئەوە ئەو گرفتانی سەرەوە ڕوو دەدا کە باسمان کرد کە زوو پیربوون و نەخۆشی و دەرد و پەتای. پێچەوانەوە نووسن لە تاریکی شەودا دەبێتە هۆی باڵێن ڕێک و پێچی کارکردنی زیندە فرمانەکانی ڕێکخەری کاتژمێری زیندەجی لەش کە پێی دەبێتە سەعاتی بایۆلۆجی، هەروەها زۆر دەردانی هۆرمۆنی میلاتۆنین و هاوسەنگکردنی کاری سیستەمی کوێرەژێنەکان و هەروەها پارێزراوبوون لە نەخۆشی و تێکچوون و گرفتەکانی سەرەوە. بەڕاستی کێشەیەکی گەورەیە کە خەڵکێکی زۆر پێیوە مبتەلا بووە، پێوە گرفتار بووە، یعنی کە پێشی دەڵێ خراپە ئەو دانیشتن شەوان درەنگەوە پێ ڕاهاتوون پێم تەرک ناکرێت. لە کاتێکدا ئینسان زۆر بەهێزە دەتوانێت هەموو شتێک بکە ئەگەر ئیرادەی هەبێ، ئەگەر بڕیارێکی یەکلاکەرەوە بداتن و واس لەو تەمبەڵی و تەوەزەلی و ئاڵوودەبوونە بێنێ بە دیار مۆبایل و بە دیار هەندێک جار مۆبایلی ژنێ زۆرجار دادەنیشن بە دیار دۆمینۆ و تاوڵۆ ئەو بابەتانەیە کە ئەوە شەڕ خۆی کێشەکە لێرەدا نەخەوتنەکەی جا بە شتێکەوە خەریبی. من شتێکی ئەو تۆ منەما سوپاس بۆ گوێگرتنتان، هیوادارم کەمێک سوودم تێگەیان دەبن. ئەگەر کەسێک مداخەلەیەکی هەیە خۆشحاڵم گوێ لێ دەگرم. مامۆستا زۆر سپاس، دەستەکانت خۆش بێت، ڕاستی ئەزگەرتت پێشە. هاوڕێم کامەتان پرسیارتان هەیە دەست بەرزکەنەوە؟ باشە مامۆستا، من بۆ دوایە سەرچێکم خوێن بۆ لەسەر درەنگ خەوتن. لەو ریسێرچە تێدا نووسرا بوو کە ئەگەرە تو با بڵێن 2 سەعات لەسەر جێگا پاڵکەی خەوتێنەکەی زۆر باشترە لەوەی کە نیو سەعات پێش خەوتن تو مۆبایلەکەت لەدەست بۆ بیتن. ئەمە پەیوەندی هەر بە هۆرمۆنە یعنی وەڵە باش لە فشارەکە تێ نەگەشتم. بەڵێ دەڵێ ئەگەر 2 سەعات تو هەر لەسەر جێگا پاڵکەوتی خەوت نەکەوت باشترە لەوەی کە 5 دقە مۆبایلەکەت دابێت پەیوەندی بە هۆرمۆنات و کاری مێشک هەیە. ڕاست نەخۆ بۆ نمونە ئەگەر خەوتێنەکە لە شەودا بەهۆی هەر کێشەوە زۆر جار ئینسان بەهۆی بیرکردنەوە مێشی چالاک دەبێت، کە مێشک چالاک بوو خەوت لێ دەزڕێت. زۆر جار پەیوەند بە بیرکردنەوە هەیە کە خەوت لێ دەزڕێت. مادەم خەوت لێ زەڕا مەچوو بەلای مۆبایلێک، بەڵکو هەوڵدا کتێبێک بخوێن کە کتێب زیاتر وات لێ دەکاتن خەوت بێ نەک مۆبایلەکە خەوت لێ دەزڕێنی وات لێ دەکات نەتوانی بخەوی، وات لێ دەکاتن یعنی ئەو هۆرمۆنەی وەکو باسمان کرد لە ڕژانی بڵاوکەوێت. زۆر باش مامۆستا، دەستەکانت خۆش. سوپاس بۆ هەموو لای. هاوڕێیان ئەو کتێبەوەسانە پرسیاری هەیە؟ دەستی بەرز السلام عليكم. از خلقی با دینان مثل زارم دی چا يعني كوب زراوي سوراني از باشته زانم بس قدم محاولة كم يعني فكرة جينم من زيادة كرنا كاي يعني شناحيا پروردهی و خاصة کتابخانه بونمون اگر مثل که سعادت بونمون اندازیاری کتابخانه او کتابخانه بونمون بیشه اندازیاری هات یا واکرن يعني کارتی که نگه ولی که مازنال سر ناحیه خواندن و طلبه هی خاصة از کتابخانه که السالين كيفن هاتي نعمل درس كرم بونمون كيفنم بونمون المنطقة من دهو که
منطقه باروشکی قطابخانه که هی وقتی ده سجن بود سجنه بود يعني ديزاين سجنه اف قطابخانه يعني يبقى قطابخانه وقتی برمونا قطابی چتوه قطابخانه تخینیتن يعني از بینم تأثیر کمازنا سر طلبه هی که نحیا خواندنه و برمونا بیتن ذوق طلبه خواندنه ندتن تخینیتن مروسای گلک مجال دی برمونا هندک مدرسه هنگ جهه استراحینینه يعني جی برمونا يعني مارکت قطابخانه تشتید پیدوینین بنا قطابی چون بنا وقت بین ودانه دا بین ودانه که خوش بورینین یا شده اگه چندیش يعني که کنه کمازنا سر جیزبونا بینینه و هی اشناح یا خواندنه و زۆر لە تەڵەبەکان پێم لێرە نەڕەنگە باش دەزانن یەکێک لە بوارەکانی دەروونزانی ژینگەیی پێی دەگوترێت نەخشەسازی ژینگە بە لە بەرچاوبردنی لایەنە سایکۆلۆجیەکان مەبەست ڕێک ئەوەیە کاتێک تۆ بینایەک دروست دەکەی دەبێت هەموو لایەنە سایکۆلۆجیەکان لە بەرچاو بگریت چونکە ئەو لە بەرچاو نەگرتنی لایەنە سایکۆلۆجیەکان وەکو کاگایات باسی کرد وا دەکاتن تەبعاً پیسبوونی بینین و شەڕانگێزیەت و زۆر شت ڕوو دەدا لە نێوانی قوتابیەکان بەڵام ئەگەر لە دیزاینکردن و دروستکردنی و لە بەرچاوبردنی لایەنی سایکۆلۆجی لە دروستکردنی بینای چ قوتابخانە بی تەنانەت نەخۆشخانە بی تەنانەت ئەگەر ماڵی خۆشت بی هەندێک لایەنی سایکۆلۆجی ئەگەر لە بەرچاو نەگرت بەڕاستی ئەو یعنی زۆر گرفتت بۆ دروست دەبێت جا گرفتەکە بۆ تەندروستی دەبێت بۆ لایەنی دەرونی دەبێت بۆ لایەنی عەقلی بێت تەنانەت وا دەکاتن زۆرجار کەسەکان یعنی هەر خەریکی شەڕ و شۆڕ لە نێوان خۆیان نەتوانن گەشە بکەن وادارم وەڵام دابیەوە کاگات دەست خۆش مامۆستا سلااو دەنگم دێ عەفوەن وەڵە پرسیارێکم هەوڵ لە دکتۆر هۆشەنگ هەروەک جەنابیان گوتیان کە نەخەوتن لە شەواندا و پیسبوون بە ڕووناکی دەبێتە هۆی تێکچوونی سەعبایۆلۆژی و تێکچوونی هۆرمۆنەکان و کێشە جەستەییەکان بەڵام لە کۆمەڵێک ئێمە ئێستا زۆر باوە یعنی گەنجەکان توش بوون بەو حاڵەتە بەڕای جەنابیان ڕێکارەکان چین بۆ ئەوەی بتوانین بەسەر ئەم کێشەدا زاڵ بین یاخود ئەم حاڵەتە نەهێڵین سپاس دەست خۆش سپاس بۆ پرسیارەکە بەڕاست سەرەتا هەوڵەکە دەبی هەوڵی خودی کەسی بدەیت هەر کەس لە ڕاستە خۆی ئێستا بۆ نمونە ئەو گروپێکە لێرەنە 13-14 کەسن و ئەو قوتابیانە ئێمە ساڵانە دەستیان پێ دەڵێن کە بەردەوام پێیان دەڵێن ئەو شتە زۆر خراپە ئەو دانیشتنە بۆ درەنگانی شەو و هەموو دکتۆرەکان و تەواوی توێژینەوەکان و تەنانەت لایەنی دینی شەو یانی پێمان دەگوترێت شەو لای گەورە دایناوە بۆ خەوتن چونکە ئەگەر لەو کاتێک نەخەوی یەک دنیا گرفتت بۆ دروست دەبێت و تێکچوونی هۆرمۆنەکان ڕوو دەدات یعنی پێم وایە هەوڵەکان بۆ بنبڕکردنی ئەو بابەتە سەرەتا خودیە یعنی خودیە بەتایبەت بۆ کەسێک کەوا سەربەخۆی خۆی هەبی لە نێو خانەوادەکەی بەڵام ئەگەر تۆ وەکو دایکی یاخود باوکی ئەو کاتە دەبێت تۆ بەرنامەی خەوتن بۆ منداڵەکانت دابنێ وەکو دایک وەکو باو مەسەن پێی بڵێ لە دە نابێت تێپەڕی یان دەمی نابێت تێپەڕی دەبێت تۆ بخەوی چونکە تۆ وەکو منداڵ یان وەکو هەرسەکار پێویست بە خەوێکی باشێ بۆ ئەوی گەشە بکەیت ئەگەر واد نەکرد ئەوە ناتوانانی بەیانی گوێ لە مامۆستا بگری ناتوانانی ئیستیعاب و هەروەها ئەو دەرسانە هەزم بکەیت تێی بگەیت یعنی پێم وایە هەوڵەکان خودی و کەسینە وە دەتواندرێت لە ڕێی میدیا و لە ڕێگای قوتابخانەکانیش ینی ئەو هۆشیاری بڵاو بکرێتەوە کەوا بابەتی نەخەوتن چەندە خراپە و چەندە زیانی هەیە پێم وایە لەو لایەنانەشەوە دەکرێت هیوادارم بەڵاو كان خوش مامۆستا
هادشي تشتكي ديجي بيجن درباري أو بسيارة يخشك عزيز كدي نسبة ريكارا كي كوبونمونا بوزيكا نفستني عنجي مشكلة خاوت جهة هنديك جهة نفستني يعني كان جهة نفستني كلا كاسيتاي مكابونمونا دبيتا وقت خاوي ديكتا سرجي خو ديشني بونمونا تلفون بكاريني يانجي بين جهة نفستني ندرستا جهة نفستني بلا بونفستني بيتم يعني بونمونا خوش همي تشتا خلاص که خوش همین چطور صافی که هر سرجی خوب بخوبن يعني بونمونا بلا جهة نفستني بيت جيب كايلان موبايل يعني تشتكي يعني بلا جهة خاوي بخاوي بيتم يعني بري نفستني بلا يعني خوش كورينا تلفوني واتشتا بلا خودی بخم ویج يعني هاری کارا بو چرا سرکنه بیارشی زۆر تەواو ینی تەشخیصکردنی شوێنێک یان تەرخانەکردنی شوێنێک مەسەڵەن دەبێت ئەو شوێنە شوێنی خەوتنە سایکۆلۆژیان کە تۆ دەچی ئەو شوێنە دەبێت خەوت بێ بۆ چونکە شوێنەکە تەرخان کراوە بۆ خەو کە تۆ دەچی مەتبەخ تۆ دەبێت ئارەزوو بجوڵی بۆ خواردن تۆ دەچێت ژووری میوان دەبێت حەز بکەی مەسەڵەن سەیری تەلەڤیزیۆن بکەی لەگە برادەرێکت تەلەفۆن بکەی و دابنیشی مەسەڵەن یعنی دیاریکردن و تەرخانکردنی شوێنەکان بۆ تایبەت بکرێ بە شتێکی باشە بۆ ئەوی کە چوویتە سەرجێ وەکو کاگات گوتی یەکسەر خەوت بێ ینی کەشەکە کەشی خەو بێ نەک چراخان بێتن هەموو شتێکی لێ بکەیت چووی وایە بەڕاستی نانیشە لەسەر سیستەمەکەی دەخۆ زگارەی لەسەر دەخۆ و مۆبایل و دانیشتن و باڵکەوتن و قسەکردن هەموو شتی هەر لەسەر ژووری با بڵێن نووس ناکرێ ئەو تەرخانەکردنە باش نییە بەڕاستی بله دست خوش دستین بنخو بونمونا دکتور تشتكي دياشم يعني تشتكي إذا كان خارنشي جلا تأثير كمازنال سر نفسنا مروي هاي وسعادة بيولوجي عندك كاسيتين بونمونا ساعات 12 كي شافيها ديشني بونمونا روبن خارناكا يا تجي تشاوري ودهن خون بين مروف نشي سرفي خارني بن فيتنا كان مروف سرفي خارني نفس جي أكيد دي خواكو جلا كنا خوش بولي يعني بيجي كش تأثيراتها كل سر سعادة بيولوجي بيولوجي نفس نت كان خارنشي جلا تأثير كمازني هاي إضافة إلى رخصتي توكاغات جنوكم خوێندەوە لەو زوانە دەڵێ خواردنی درەنگانی شەو بەکتریای گەدە دروست دەکات یعنی زۆر خراپە جگە لەوەی کە خەوت لێ دەزڕێنی و تەنانەت خەونی ناخۆش دەبینی و خەوێکی خراپ لێ دەکەوی بەکتریاش دروست دەکات یعنی ئەو خواردنە درەنگانی شەو بە تایبەتیش دەهات خواردنەکەت پڕهەویر بوو پڕچەوری بوو یان وەکو ئێستا وایە سەعات 12 پیتزای بانگ دەکات کە بەڕاستی ئەو زۆر خراپە ینی بەکتریا دروست دەکات لەگەدا دوجار کێشەی قۆڵۆنی بەدووادا یەک کۆمەڵ گرفتی دیکە بەدووادا بەڕێزان ئەگەر پرسیارێک شتێکتان نییە من بڕۆم مامۆستابنەکەتان و هیوادارم سوودێکمان پێگەیاندن و گفتوگۆیەکی کەڵک ئامێز بوو ئینشاڵڵا لە دەرفەتی دیکە بۆ بابەتی دیکە ئەگەر کرا گفتوگۆ دەکەین إنشاء الله مستر دست خوش بي لەلایەن خوداحافیز ساتێک خۆش